بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. بێگومان مامۆستا لە ماوەی ڕابردوودا لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لەژێر ناونیشانی بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم باگوێ لە قورئان بگرین ژمارەیەک بنەمای ضروری و پێویست بە واقعی ئێستای هەرێمی کوردستان لە قورئانەوە هەڵی هەنجاو بۆ هەموو لایەکی خستە ڕوو. ئێمەش لە بەرنامەکانی ڕابردوودا تا بنەمای 15 لە خزمەت جەنابی مامۆستایە باسمان لێ کرد. ئێستا لە بنەمای 16دا بە ناونیشانی ویستی خوای دادگەر پشتیوانی چەوساوانە و دژی ستەمکار و چەوسێنەرانە لە خزمەت مامۆستایە بین. مامۆستا جان سڵاوی خوارد لەبێت. سڵاوی خوا لە جەنابی شت بێ بەخێر بێ. سپاس دەکەم. مامۆستا لە بنەمای 16 لەسەر ئەو بابەتەی لەسەر هەرێمی کوردستان نووسیوتە و لە ماوەی ڕابردووە ئاماژەت پێ کردووە. باز لەوە کە ویستی خوای دادگەر پشتیوانی چەوساوانە و دژی ستەمکار و چەوسێنەرانە. مەبەستت لەم دەستەواژەیە لەم چەمکە چییە کە جەنابت ئاماژەت پێ کردووە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. زۆر جاری کەش باسم کردووە کە خوا سبحانه وتعالى وەکو چۆن یاسا گردونیەکانی داناوە بۆ بوون بەگشتی لە گەردیلەوە تا کەهکەشان بێسەرەوبەری بێئاسایی لە دروستکراوەکانی خوادانی وەکو لە سوورەتی مولکدا دەفەرمێت ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. دەفەرمێت لە دروستکراوی خوای خاوەن بەزەیدا ناڕێکی نابینی، جار لە دوای جار سەرنج بدە، چاو بژێڕە سەرنج بدە، ئایا هیچ کەلوێن و کون هیچ ناڕێکی دەبینی؟ دوایی بەردەوام سەرنج بدە، سەرنجام چاوت دەگەڕێتەوە وڵات بە ماندوێتی و بە هیچ دەستگیر نەبووی، یاواتە هیچ ناڕێکێکی دەست ناکەوێت. جا خوا سبحانه وتعالى بوونی بە نەزم داناوە ئەم وجودە، لە نێو ئەم وجودەشدا مرۆڤ هەیە کە مرۆڤیش بە پێی ئەوەی کە لە ئاەتەکان وەردەگیرێ لە خوا سبحانه وتعالى بێتە خوار مرۆڤە، چونکە خوا سبحانه وتعالى کە ویستی وابوو جێنشینێک لەسەر زەوی دابنێ و دیار مرۆڤی بەو جێنشینەدانە و لە ئاەتی ژمارە 7 سوورەتی هودیش وەردەگیرێ کە هەموو بوون بەسەر و خواریەوە بە ئاسمان و زەویەوە هەموو بوون پەیوەستە بە جێنشین بوونی مرۆڤ لەسەر زەوی. جا ئەگەر خوا سبحانه وتعالى لە گەردیلەوە تا کەهکەشان بۆ هەموو بوون یاسای دانابێ سیستمی دانابێ، ناگونجێ مرۆڤ کە ناوازەترین دروستکراوی خوایە و جێنشینی خوایە لەسەر زەوی، خوا سبحانه وتعالى کۆمەڵێک یاسای گردونی لە ژیانی مرۆڤیش دادانە نابن. بە تەئکید کۆمەڵێک یاساش لە ژیانی مرۆڤدا لە کاردان کە خوا ناوی لە ناون سنەن، کۆی سنەتە، سنەت واتە قانون. قد خلت من قبلكم سنن، لە پێش ئێوەدا یاساکانی خوا ڕابردوون تێپەڕیون بەسەر کۆمەڵگاکاندا. قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. واتو یاسانەی خوا کە لە میلەتانی ڕابردوودا هاتوونە دی و چەسپاون بەسەریاندا بەسەر ئێوە ژارە چەسپن، بۆیە ئەو پند لەوان وەربگرن تاکو ئەوەی بەسەر ئەوان هاتو بەسەر ئێوە نەیە. جایشێک لەو یاسانەی خوا کە لە ژیانی بەشەردا دایناوە ئەوەیە کە من کردووە بە سەردێڕی ئەو بنەمای 16م کە ویستی خوا لەگەڵ چەوسێنراواندایە و دژی چەوسێنەران و ستەمکارانە. ئەوەم لە چی وەرگرتووە؟ ئەوە لە ئاەتێک لە سەرەتای سوورەتی القەصەص کە خوا سبحانه وتعالى باسی فرعون دەکات و باسی موسا دەکات عليه الصلاة والسلام و گەلی موسا کە بەنی ئیسرائیلە کە فرعون دەیچەوساندنەوە. ئەوە ئاەتەکان وا دەست پێ دەکەن. بسم الله الرحمن الرحيم طاسيم تلك آيات الكتاب المبين نتلو عليك من نبأ موسى وفرعون بالحق لقوم يؤمنون إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض
ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين ونمكن لهم في الأرض ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون. زور باروني دعاء وكخوا سبحانه وتعالى باسي قرآن ذكا وباسي أو ذكا كبصرهاتي موسى وفرعون بصرتوا هذا خوانين أي محمد عليه الصلاة والسلام باس ذكا فرمي إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا. فرعون سرزمين ذا صلاتي رانا واتا خوي برس كرده وبنا حق وخلق كشي باش كرت يستضعف طائفة منهم كومالي شاين لي تسوسانا شوين دي تسوسانا ويذبح أبنائهم يستحيي نساءهم نيرين كان سر دبرين مين كان دهيش نوا إنه كان من المفسدين بيقومان فرعون لا خراب لا تيقدران بو لا خراب كاران بو بلام آية دنيا شاري بيخاونا فرعون كان بكيف إخوان تراتيني تذابكن أو مروفاني كخوا دروسي كردون آزاد بنو خاوني إرادو خاوني خويان بن أو فرعون كان إراديان ليزود كان بيان خنجير الرشي في خويانوا آية أول ليذا قريت تورا دمين نخير ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ليرا يشك لروكان إعجاز القرآن أويك أخوة سبحانه وتعالى باسي بسرهاتي كومالشي دياري كراو ذكاه كبني إسرائيل وبدست بادشاو حكمراني استمكار وجيريان خواردو كفرعون بلام نافرمي ونريد أن نمن على بني إسرائيل ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض دما نويت شاكب كين لقل أوانيك لزيو دا تسوسين دراونوا دا تسوسين درينوا بتاكو بني إسرائيل إيش بقريتوا كبدست فرعون تسوساونوا وغير بني إسرائيل إيش بقريتوا لبيش فرعون داو لدواي فرعون إيش دا تسوسين درينوا وبدستي فرعون صفته كان لا أخوات فرمي يما دما نويت شاكب كين لقل تسوسين دراوان دا لزيو دا ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين بيان كين ببيشوا وحكمران وبيان كين بميراد جر ونمكن لهم في الأرض وبيان بسس بين لزبيدا ليردا هو شيء إرادة بكاردينه ونريد طبعا شيء إرادة وتويستن بلام بسرنزان آيات كان القرآن بما ندرك كإرادة تشريعي هي وإرادة تكويني هي يأخذ إرادة أمري هي وإرادة قدري هي إرادة تشريعي بوين أخوة سبحانه وتعالى سورة البقرة فرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا آساني بوتان دبي زحمة قرسي ليتان ناوي أم اليرد أو إرادة تشريعية شونك باسي أو ذا كأجر بسفرتشون يعني خوش بون روجي مانجي رمضان مقرن أجر نخوش بون بوتان نجيلا بسفرتشون بلان كقرانوا چند روجوتان خواردون أو دانا بقرنوا دعايدا بالله سياقه فرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر كوات إرادة تشريعية وتخوال الشريعة خو إذا آساني ليتان يستوى قرص الزحمتي ليتان نويستوى أما ليرد ذلك إرادة تشريعي ما بسته بو أجر إرادة تكويني بوايا دبو هيس كستوشي استغلطيك نبوايا بلام خلق توشي استغلطي دي بلام لديندارية توشي استغلطينها شريعة خلق عاصيناك خلق توشي هناك بلام وشي ديك خلق توشي زحمتي دي اگر ما بس إرادة تكويني بوايا دبو هيس كس لجان دا توشي استغلطينا راحتينه بلامنا لدين دا توشي حرزو توشي استغلطيناي واتب بويستي تشريعي ويستويتي زحمتنا نخات سر بلام أو آياتي سورة قصص ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض دزانين كما بس في إرادة تكوينية إرادة قدرية نجي إرادة أمري شرعي بس شي دزانين بود زين خوا باسي واقعي ميجوي دكا ودوايش أو واقع ميجويك خوا باسي كدو هاتو تدي بنو إسرائيل فعلا لجنجي فرعون درباز ينبو و دوايش كذا فرمي ونوري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحضرون وبيشاني فرعون وهامان وسربازا كان يمدين للايني بني إسرائيل أويك أوان ليدة ترسان شي بيشان دان خوا أو بيشان دان كنغروي كذن لدريعي سوردا أو بيشان دان كأوان لبين شون وبني إسرائيل بونا خاوني إرادة إداري خوان ودرباز يعمل لدسي فرعون ولدشتي سينا جانش آزادانيان جزران كواتا أويك خوا فرميتي لواقع ده هاتو تدي أوكو أو أزموني بني إسرائيل أنزل تماشي ميجوش بكين هروا دبينين
کە ئەو ئیرادە تەکوینەی خوا هەر بۆ بەنی ئیسرائیل لە ئارادا نەبوو بۆ هەموو میلەتانی چەوساوە هەرەیە چەند میلەتانی چەوساوە دەرباز بوون لە چەند زۆردارەکان ئەگەر کورد ڕاپەڕی بێ ئەگەر مەسەن تورک بێ ئەگەر ئەفغان بێ هیندەکان کاتی خۆی غاندی پێشیان کەوت هەر میلەتێک ڕاپەڕی بێ ئینگلیز کاتی خۆی ئەمریکەکان کە ڕاپەڕین لە دەست بەریتانیای مەزن کاتی خۆی کە ئەمریکەکان زۆر شۆڕەشیان کرد تاکو دەربازیان بوو لە چەنگی بەریتانیا کە کردبوویان بە مستعمەرەی خۆیان هیندەکان مستعمەری بەریتانیا بوون یعنی ئێمە دەمانتەمە کە تەماشای واقعی مێژووی بەشەر دەکەین فعلا ئیرادەی تەکوینی خوا ئیرادەی هێنانەدی خوا لە پشت چەوسان واونەوەیە و لە دژی چەوسێنەران و زۆردارانە جا ئەوە وەکو گوتم هەم ئەم ئاەتە دەیگەێنێ هەم واقعی مێژووی بەشەرش ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە فعلا خوا لەگەڵ چەوسێنراواندا دژی چەوسێنەران و زۆرداران کەواتە ئەمەشی لێ خوێنرێتەوە بڵین ئەوانی کە چەوسێنراون با دانیشن و چاوەڕێ بکەن تا خی گەورە دەرویەکیان لێ کاتەوە لە بەروی خی گەورە لە پشتی ئەوانە ئەمڕۆ ناسبەی ئاخری ئەوان سەرخە ئەمە ڕاز دەکەیت پرسیارێکی بەزیێت کرد یاساکانی خوا یاسا گردونیەکانی خوا کە جێبەجێ دەبن معنای وانە کە لە دەرەوەی ئیرادەی مرۆڤەکان جێبەجێ دەبن ینی مرۆڤەکان دەبێ قەدەرە چاکەکانی خوا هەڵبژێرن مرۆڤەکان دەبێ یاساکانی خوا بدۆزنەوە بە پێی یاساکانی خوا بەڕێوە بچن ینی بە پێی یاسای خوا جاری دیکەش باسم کردووە مرۆڤ ئەگەر مەلە نەزانێت ئاودا دەخن چێ وانە بەڵام ئەگەر دوای ئەوەی ئەو یاسای خوا دەدۆزێتەوە کە بریتێ لە مەلەکردن لە ئاودا دەتوانێت بپێ ئەو یاسای خوا لە ئاو دەرباز بێ یاخود مرۆڤ کاتی خۆ زۆر هەوڵێداوە بفڕێ چاوی لە باڵندە کردووە باسی عەباسی کوڕی فەرناس و چێ دەکەن بەڵام لە هەوڵەکانی دەشکستیان هێنا بەڵام دوجار مرۆڤ توانی بفڕێ بەڵام نەک بۆ خۆی بەتەنیا بە پەڕەشوت و بە باڵۆن و دوایی بە فڕۆکە و ئەوانە کەواتە یاسا گردونیەکانی خوا لە ژیانی بەشەردا معنای وانەیە کە لە دەرەوەی ئیرادەی بەشەرەکان کار دەکەن بەڵام گرنگە ئەو یاسا مرۆڤ بیدۆزێتەوە بۆ وێنە یەکی دیکە لە یاساکانی خوا لە ژیانی بەشەردا ئەوەیە کە بە یەکریزی خەڵک سەر دەکەوێت بە پەرتەوازەی تێدەشێن وەکو دەفەرمێ ولا تەنازعوا فتەفشلوا وتذهب ريحكم ینی ناکۆک مەبن ئەگەر نا فەشل دێنن ئەوە یاسایەکی خوایە ئەمجا هەروەها پێچەوانەکەی ئەوەیە کە ئەگەر یەک بگرن سەر دەکەون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا بەستمەوە کە یاساکانی خوا سبحانه وتعالى بەتایبەت ئەم یاسایی کە لە پشت چەوساوانەوەی ویستی خوا لە پشت چەوساوانەوەیە معنای وانە کە کەواتە بە مرۆڤەکان دابنیشن دەستە ئەژنۆ چونکە بۆ مرۆڤ لە هیچ شتێکە داوا ناکە بۆ وێنە بە پێی یاسای خوا ئاو تینوێتی مرۆڤ دەشتێنێ بەڵام کەست بینیوە دابنیشێ بڵەو بە پێی یاسای خوا مرۆڤ بە ئاو تینوێتی دەشتێ نەچی خۆم و ئاخر نادەوێت بیخۆیەوە ئاو پەیداکەی بیخۆی ئەو تینوێتی دەشتێ ئەوە قانونی خوایە ئەمجا بە پێی یاسای خوا هەر دەردێکی داناوە چارەسەر و دەرمانێکیشی بۆ داناوە بەڵام ئایا دەرمانەکە هەر لە خۆڕا دێت نادەبێت بیدۆزیەوە ما أنزل الله من داء إلا وأنزله دواء ألا فتداووا وبيغمر دفرمي عليه الصلاة والسلام خو هیچ دەردێکی دانا مەگەر چارەسەر و دەرمانێکی بۆ داناوە چارەسەر بەکار بێنن و هەروەها هەموو یاساکانی خوا کە لە ژیانی بەشەردا دایناون دیارە بەشێکیان لە میانی ئیرادە ویستی مرۆڤەکاندا جێبەجێ دەبن بەڵام هەندێکیان پەیوەندی بە ویستی مرۆڤەکانەوە نییە بۆ وێنە قەد و قیافەی ئێمە ڕەنگومان زمانمان هەندێک لە صفاتەکانمان کە ئەوە دیارە لە ڕێی کوڕمۆسمەکانەوە لە ڕێی جیناتی وراثیەوە بۆمان نەقڵ دەبن یا ئەو ژینگەی کە تێیدا بووین ئەو شوێنە ئەوانە لە دەرەوەی ئیرادەی ئێمە هەر بۆش سزا و پاداش لەسەر ئەوانە نییە بەڵام ئەوانەی کە پەیوەستن بە ویستی خۆمانەوە سزاش ڕویان تێدەکا و پاداشیش ڕویان تێدەکە ینی میلەتێک گەر لە خۆڕە دەست بە ئەژنویاندا بەرداتەوە و ملکەچکە بۆ زوڵم ئەوە لە خۆی پەرگە لە سوورەتی نیسادا باز دەکا إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا ئەوانەی کە فریشتەکان گیانیان دەکێشان کاتێک کە ستەمیان لە خۆیان کردبوو گوتیان ئێوە چیتان بوو تیان چەوسێنراوە بووین لە زەویدا بێدەسەڵات بووین بێدەرەتان بووین
توانە دی ئەرزی سەرزەمینی خوا فراوان نەبوو کۆچ بکەن ئەوانە جێگەیان دۆزەخەوە خراپترین سەرنجامیش ئەوەیە دوای خوا سوبحانەوە تەعالا ئەوانە دیارە توانیویانە کۆچ بکەن لە توانیاندا هەبوو دوای هەندێکی لێ هەڵداوێرێ لەو حکمە إلا المستضعفين من الرجال والنساء والولدان جگە لە چەوسێنراوان لە پیاوان و لە ئافرەتان و لە منداڵان ئەوانێکی هیچ توانایەکیان نییە ئەوانە نزیکە خوا لیان ببوورێ بۆ چونکە لە توانایاندا نییە کەواتە ئەگەر میلەتێک دەست بە خۆدا بەرداتەوە و مل بۆ ستەم کەچکە ئەوە هەر بە پێی سونەتی خوایە میلەتانی مردوو وەکو چۆن کەلاچێکە لەوێ دەکەوێت داڵ و لاشخۆرەکان دێن دەیخۆن میلەتانی مردوو یەکێ لە زانایان کە باسی هێرشی خاچپەرستەکان لە ڕۆژ ئاواوە و تەتەر و مەغۆل لە ڕۆژهەڵاتەوە دەکات دەڵەو کاتە جیهانی ئیسلامی وەکو جەنازەیەک وا بوو بۆیە لاشخۆرەکانی دنیا لە شەرق و لە غەربەوە هاتن تێوەروکان ئەنجا خۆ هەر کەسێک کە دەست بە خۆیدا بەرداتەوە کەسێک هەر دەبی چەوسێنێتەوە بەڵام کەسێک کە خۆی گورج کاتەوە وەکو جاری کەس باسمان کردووە نێچیری توکنەرم هەموو دڕندەیەک تاالبیەتی کە بیخوا زەفەری پێدەبا بەڵام کەسێ شتێک کە دڕکی پێوە بێت ئەو دڕندەیە 101 حساب دەکا پێشەوەی کە پەلاماریدا بەڵێ مامۆستا تا چەند ئەم دەستەواژەیە ئەم بنەمایی کە بەڕێزت ئاماژەت پێ کردووە پەیوەندی بەلایەنی دینداری مرۆڤەکانەوە هەیە ینی بۆ نمونە ئەگەر کۆمەڵێک گەلێک زۆر دیندار و مسلمان و ڕوو لەخوا بن خی گەورە لەبەر دینداریەکەیان دوزار هەر پشتیانەگرێ یان نەخێر ئەم بنەمایە لە بەرەوەی سونەنێکی کەونیە پەیوەندی نییە بە دینداریەوە کابراگەر دینداریش نەبێ یاسا دنیایەکان بگرێتە بەر خی گەورە پشت و پەنایە بێ لە زوڵم دەریەکە بەڵێ کاکەدانا ئەمە پەیوەندی نییە بە دینی و بێدینی تەماشاکە وەکو تەندروستی چە کافر خەم لە جەستەی خۆی بخوا خزمەتی جەستەی خۆی بکە لە شتی زیان بەخش بیپارێزێ وەرزشی پێ بکە بیجۆڵێنێ خەمی لێ بخوا پاچی ڕابگرێ ساغ دەبێ بەڵام نوێشکەرێکی زۆر نوێشکەر و ڕۆژوگەرێکی زۆر چاک خەم لە جەستەی نەخوا و ئیهمالی بکە کەم تەنخەمی بکە نەخۆش دەبێ بۆیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە موسڵمانان دەفەرمێ ئینە لجەسەدیکە عەلەیکە حەقا جەستەت حەقی لەسەرتە دیارە هەندێک لە مسڵمانان کەم تەرخەم بوون حەقی جەستیان نەدا بۆی وای فەرمووە کەواتە حەقەت ئاوایە کە عیبادەتی شخصی تعبودی شخصی بەتەنێ هەر ئەوەندە بێ دینداری مسلمانێت کەمە بەست پێ هەر ئەوەندە بێ ئەوە بۆ خۆی باشە بۆ مرۆڤە لە خراپە دەیپارێزێ لە خراپەی لە گوناح و تاوان و بۆ قیامەتی باشە بەڵام واقعی پێ ناگۆڕدرێ و لە ڕاستیدا دینداری بۆیە گوتم تعبودی شخصی ئەگەر مەبەست لە دینداری هەر ئەوە بێت چونکە دینداری ئەوەی کە تۆ بە هەم کۆی دینەوە پابند بی هەم لە ڕووی جیهان بینیەوە لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە لە ڕووی هەڵس و کەوتی خێزانی کۆمەڵایەتی سیاسی دینداری واتە پابندی بە دین لە هەموو ڕۆکانەوە ئەگەر کۆمەلگایەک بەڕاستی بە دینەوە پابند بن لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتە بە تەکید ناچەوسێنرێنەوە و ڕێگە نادەن کەس بیان چەوسێنێتەوە هەر لە ڕێوە نەک لەبەرەوەی کە دینداری دەکەن خوا دەرفەتیان بدا و دەربازیان بکە هەر لە ڕێوە ناچەوسێنرێنەوە هیچ کەس ناتوانێت ستەمیان لێ بکە هیچ کەس ناتوانێت بیان خاتە جێڕەشێفی خۆیەوە ئەگەرنا بە مەفهومە تەسکەکەی دینداری وەکو تعبودی شخصی ئەو کاتە دەڵکە تەتەر و مەغۆل هاتن هەندێک لە ڕێبازەکانی تەسەوف هەندێک لە شێخەکانی تەسەوف لیان جێڕدراوەتەوە کە گوتویانە ئەوە بەڵای خوایە هات ئەو تەتەر و مەغۆلە کە دێن لە ڕۆژهەڵاتەوە بەڵای خوایە هات ملی بۆ نەویکەن و بێدەنگ بن چونکەەوە قەدەری خوایە هاتووە ناگەڕێتەوە ئیسلام وای گوتووە ئیسلام دەفەرمێ ئەگەر قەدەرێکی خراپی خوا هات کە بۆ تۆ خراپە ئەگەر قەدەرێکی زیان دەگەیەنێ بە تۆ هات بۆیە گولەیەکت بۆ دێ دڕندەیەک ڕوو تێدەکا کوا لەکوێ ئیسلامدا هەیە بڵێ بۆ دڕندەکە ڕاوەستە بۆ فیشەکەکە خۆی بۆ ڕاگرە با پێتکەوێ یاگە لافاوێک کات خۆی بۆ ڕاگر لامەچۆ ڕامەکە با لافاوەکە بدباشتی وان نییە لە ئیسلامدا بەڵکو دەبێت لە قەدەری خراپ ڕاکەی بۆ قەدەری چاک وەکو عومەر خواری ڕازی بێ بە ئەبوو عوبەیدە جەراحی گوت لە کاتێکدا کە لە مەدینەوە حەڕەکەتی کە بچێ بۆ شام بیستی کە لە شام تاعون بڵاوەتەوە نەخۆشی کولێرا یا ئەو نەخۆشی کە بڵین خەڵک کەم لێی دەرباز بووە کە بیستی تاعون بڵاوەتەوە لە شام ڕاوێژی کرد بە هاوڵان ڕێیتان چێ بچین یا بگەڕێنەوە بوونە دووڕە
هەندێک چاوتیان با بچین هەندێک چاوتیان با بگەڕێنەوە ئەو ڕای وا بگەڕێنەوە ئەبو عوبەیدەی جەڕاح گوتی ئەفێڕارا من قەدەری الله یا عومەر ئەی عومەر لە قەدەری خوا ڕادەکەی ئەویش گوتی لەو غەیڕەکە قالها یا ئەبا عوبەیدە لەجعلتو نەکالا لینە ئەبو عوبەیدە ئەگەر غەیری تۆ ئەو قسەی کردبا تەنبیهم دەکرد یعنی چی یعنی ئەبو عوبەیدە پیاوێکی زۆر گەورە و بەڕێز بووە یان شایستەی ئەوە نی تۆ سەرزانشتت بکەم ئەگەنا جگە لە تۆ بوایە سەرزانشتم دەکرد وا کە خەڵک پەندی لێ وەربگرێت دوای بۆی ڕوون کردەوە گوتی نعم ئەفیڕ من قەدەری الله إلى قەدەری الله بەڵێ لە قەدەری خوا ڕادەکەم بۆ قەدەری خوا دوای زیاتر وێنەیەکی بۆ هێنایە گوتێت تۆ گەڕانەمە ڕێکت فێ بێ لە قەتپاڵێکە پڕ بێ لە جیاو زەمەند و لە وەڕبی لە وەڕێنی هەر بە قەدەری خوا لە وەڕاندوتە لە شوێنێکە دێمەکار و بێ قاقڕ و بێ جیاوگۆڵ بێ هەر بە قەدەری خوا لە وەڕاندوتە بەڵام ئەگەر لەوەی پێشێ بێ قازانجەکەی لەوەی دووەم زەرەر دەکەی هەر بچی بە قەدەری خوایە جا مەبەستم ئەوەیە کە هەرچی مرۆڤ دەیکا هەمووی بە قەدەری خوایە بەڵام تۆ دەبێ هەوڵی قەدەرە باشەکان هەڵبژێری و هەمووی بە پێی سونەنی خوایە بەڵام تۆ دەبێ هەوڵ دەی سونەنەکانی خوا قانونەکانی خوا بدۆزیەوە و بە پێی ئەو یاسانەی خوا کە لە ژیانی بەشەردا لە ئارادان تۆ کارێکی وا بکەی کە بەرژەوەندیەکانی دنیا و دوا ڕۆژت دابینکەی و خۆت لە زەرەر و زیانەکان بپارێزی زۆر باشە مامۆستا دەچینە سەر بنەمای حەفدەی بابەتەکەی جەنابەت کە جەنابەت ئاماژەت پێکردو باز لەوە کەڵی با لەسەر بناخیت دڵسۆزی و ساغی و ڕاستی بۆ یەکدی پێکەوە مامەڵە بکەین نەک بەگرێ و گۆڵی دەرونیەوە کە بەڕاستی جەنابەت لە بابەتەکە ئاماژەت پێکردووە ئەمە بەشێک لەو قەیرانانەی ئێستا لە هەرێمی کوردستانە ئێستا حالیان وجودیان هەیە و بوونیان هەیە بەشێکی پەیوەندی بەمەوە هەیە بەڵام پێشەوەی لەسەر ئەم تەوەریە قسەکەین پشوویەکی کورد وەگرین و ئەگەڕێنەوە خزمەتە خۆشەویستان پاش پشوویەکی کەم ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان لە بەرنامەکەتان بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بەردەوامە بین مامۆستا پێش پشوەکە لێم پرسید لە بنەمای حەفدەیە ئاماژە بۆخی کە با لەسەر بنەمای دڵسۆزی و ساغی و ڕاستی مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین نەک بەگرێ و گۆڵی دەرونیەوە هەستەکرێت زیاتر ئەم بنەمایە من وای لە تێگەیشتوم ئەم بنەمایەت زیاتر ئاڕاستەی بڕیار بەدەستان و سیاسیەکان و ئەوانن کە شتێکیان بەدەستە لەم هەرێمە نەک خەڵکو و جەماوەر بە شێوازێکی گشتی ڕاستە مەبەستە دەوەی یان نە بەڵام مەبەستم ئەوەیە بەڵام بێگومان خەڵکو و جەماوەریش ینی ئەو کانگایەن ئەو سەرچاوێن کە بەرپرسان و بڕیار بەدەستان لیانەوە پەیدا دەبن کوردواری خۆمان دەڵن کاریتە لە کفرێ هەڵ ناکەوێت کفر جۆرە درەختێکی بچووکە ئەوەندە بەرز دەبێتەوە زیاتر خەڵک بۆ کاتی خۆی بۆ دار و پەردوو دارە ڕێ بەکاریان دێنا کاریتە لێ هەڵ ناکەوێت کاریتە بە خانووی دادێڵن یعنی خەڵکو و جەماوەر چۆن بێ بە زۆری وایە ئەو بەرپرس و حکومڕان و بڕیار بەدەستانشکەلی هەڵدەکەوت لە قەدەر خۆینی مەبەستمەوەیە بە زۆری وایە لێک دەوەشێنەوە ینی کۆمەلگاکە چۆمە بەرپرسەکانیشی بەو شێوەیە دەبن بەرپرسەکان چۆم کۆمەلگاکەش لە قەدەر خۆینی ئاوایە بەڵام ڕاستە من ئەو بنەمای زیاتر مەبەستم پێ خەڵکی بڕیار بەدەست و بەرپرسە ئەویش لەبەر ئەوە کاکە دانا من پێم وایە سیاست و حکومڕانی و کاری حیزبی ئەگەر لایەنی معنەوی تێدا نەبوو جا لایەنی معنەوی خوا پێمە بەس بوون هەستکردن بە چاودێری خوا حسابکردن بۆ ڕۆژی دوایی ئەمجا پاشان لایەنی معنەوی واتە ڕوو لە خواکردن نوێژ و تاعات و دوایی ئەمجا ئەخلاق و ئاکار و ڕەوشی جوان وەکو ڕاستگۆیی وەکو ئەمینی وەکو دڵسۆزی وەکو دادگەری وەکۆی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێخۆش بێ بۆ خۆت پێ ناخۆشە بۆ خەڵکیش پێ ناخۆش بێت تا کۆتایی هەموو ئەو ڕەوشتە جوانانە من پێم وایە کاری سیاسی ئەگەر ئەو لایەنە معنەویەی لێدا ڕەندرا خراپی لێ دەقەومێ چونکە کاری سیاسی بە زۆری وایە ئەگەر چاک بێ قازانجەکە تەنیا بۆ سیاست مەدارەکە نییە و ئەگەر خراپیش بێ خراپەکە تەنیا بۆ خۆی نییە لە هەردوو لایەندا شەڕ یا خێری خەڵکی دەگرێتەوە بۆیە زۆر گرنگە کە کاری سیاسی بە ڕەوشت و بەها بەرزەکانەوە بکرێ و لەگەڵواندا ئاوێتە بکرێ من زۆرم بینیوە
پێکەوە دادەنیشێ خەڵکی بەرپرس لە ڕوودا هیچ عیبیان نییە بەدەم یەکدیوە پێ دەکەنن قسەی خۆش دەکەن نوکتە دەجێڕنەوە بەڵام هەر کە ڕویان لێک وەرجێڕا دەرفەتیان بینی یەکدی دەشتێنن زەمی یەکدی دەکەن عیب و عار یەکدی باز دەکەن زۆر دەبیندرێ ئەوە بەڵام ئەسلی سیاست وانە نا من پێم وایە ئەگەر سیاسەتی میکیافیلی وابێ ئەگەر سیاسەتی عەلمانی وابێ ئەگەر سیاسەتێکی دوور لە دین و بەها بەرزەکان وابێ با دەگونجێ بەڵام من پێم وایە سیاسەتی ڕێک و ڕاست سیاسەتی ڕەشید و سەرڕاستانە ئەوەیە کە ئینسان وەکو گوتومە لەگەڵ یەکدا دڵسۆز بین ڕاست بین و ساغیش بین لەگەڵ یەکدا دڵسۆز بین واتە چی بۆ خۆت پێچاکە بۆ ئەویشت بۆ بەرامبەرەکەت پێچاک بێ بە تەنجەوە بی پەرۆشت بێ یعنی وەک چۆن بۆ خۆت پێت ناخۆشە هەڵەیە بکەی پێت ناخۆش بەرامبەرەکەشت هەڵە بکە نەک بڵێ وڵا با بەرامبەرەکەم هەڵە بکە بۆی من قازانج بکەم یا بەرامبەرەکەم ناشیرین بێ بۆی خۆم جوان بم نا وا بیرکێ بڵێ کە بەرامبەرەکەشم ناشیرین بێ منیش ناشیرین دەبم ئەگەر ئەو هەڵە بکەم منیش باجەکەی دەدەم وەکو جارێک کەس باسم کردووە لە بۆنەیەکدا بەرپرسێکی ئەم وڵاتە پۆستێکی گرنگی وەرگر بوو منیش چون پیرۆزباییم لێ کرد دەستخۆشیم لێ کرد و پیرۆزباییم لێ حکمی هیوادارم سەرکەوتووی بۆ دوعای خێرت بۆ دەکەین زۆرم پێخۆشە سەرکەوتووی دەزانی بۆچی ئەویش گوتی وڵا دەزانم جەنابەت هەر پێخۆشە وتم ناخر بۆیە پێم خۆشە سەرکەوتووبی لە سەرکەوتنت هەموو لایەک بەهرەمەندین لە فەشەلیشت هەموو لایەک زەرەرمەندین جام پێم خۆش هەموو لایەکمان قازانج بکەین نەک لە تۆ بچینە خەسارێ پێم خۆشە قازانجی لێ بکەین نەک زەرەر لێ بکەین ئەوەش من پێم وایە کە دانا بە ئەزمموی ژانی خۆم بۆم دەرکەوتووە کە ئاسان نییە ئینسان ڕاست و ساغ و دڵسۆز بێ لەگەڵ ئەوانەی کە لەگەڵدا لە مەیدانی کاری سیاسیدا کار دەکەن و جۆرێک لە کێبەرچەی سیاسی و منافەسەی سیاسیش لە بەیندا هەیە دەبێ زۆر چاک بۆ بەرژەوەندی گشتی خۆت یەکلاکت بێتەوە و زۆر سەیتەرت بەسەر غەریزە و بەسەر حەز و ویستە شخصی و تەسکەکاندا هەبێ کۆنتترۆلت کردبن ئەم جار دەتوانی بێنێ فەزای فراوانی دەوڵەتداری و نیشتیمان پەروەری و خەڵک دۆستی بە گشتی و پێت خۆش بێ ئەوەی بۆ خۆت پێ خۆشە بۆ ئەوانشت پێ خۆش بێ ئەوەی بۆ خۆت پێ ناخۆشە بۆ ئەوانشت پێ ناخۆش بێ کە ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیکا بە مەرجی دینداری خۆمە ئەو قسانە دەیکەین هەمووی لە ڕێی قورئانەوەیە وانە ئێمە کە باسی سیاسەتی دەکەین ئەین سیاسەتی قورئانی سیاسەتی ڕەبانی سیاسەتی ئیسلامی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه یەکێک لە ئێوە بە بڕوادار لە قەڵەم نادرێت تاکو چی بۆ خۆی حەزی لێ بۆ برای مسلمانیشی حەزی لێ نەبێ بۆ برایەکەی حەزی لێ نەبێ نایفەرمە أخيه المسلم لا المعلم في شرح صحيح مسلم المفهم شرح صحيح مسلم نووسەر دەڵێ لە شەرحی ئەم حەدیسەدا دەڵێ کە دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه أي لأخيه الإنسان نەی لأخيه المسلم واتە تۆ دەبێت چیت بۆ خۆت پێخۆشە بۆ برای مرۆڤت جا ئەگەر مسلمانە یا ئەخوگنا مسلمانە ئەو مرۆڤەش براتە لە مرۆڤایەتیدا لە ئادەم و حەوا دەبنەوە بە برا یا بەلای کەمەوە لە ڕەگەز و نیشتیمان و زماندا دەبیەوە بە برا برای قەومیتە دەبێت چیت بۆ خۆت حەز لێ بۆ ئیشت حەز لێ بێ بە پێچەوانەشەوە چیت بۆ خۆت پێ ناخۆشە بۆ ئەوانشت پێ ناخۆش بێ ئەگەر بۆ خۆت پێ ناخۆشە شکست بێنێ بە ئەوشت پێ ناخۆش بێ ئەگەر بۆ خۆت پێ ناخۆشە ناشیرین بیدە بە ئەوشت پێ ناخۆش بێ جا تۆ وەرە بۆ ڕوحەتۆ پێکەوە مامەڵە بکەین ئەوە لەکوێ و ئەوە لەکوێ کە تۆ بێنی حیزبێک بۆ ئەوەی کە حیزبێکی دیکە بشکێنێ پێی خۆش بێ کەسێک نوێنەرایەتی بکە کە فەشەل بێنێ یاخود زەعیف بێ زۆر جیایە سیاست واکرێ مامۆستا من پێم وایە بەڵێ من پێم وایە سیاسەتی ڕاست سیاسەتی قورئانی سیاسەتێک کە هەوێنی ئیمان و ئەخلاقی تێدا بێ ئاوا دەکرێت کە تۆ چیت بۆ خۆ پێشۆ ئێمە لەخوا بە زیاد وامان کردووە واش دەکەین چیم بۆ یعنی من لەگەڵ هەر کەسێک دانیشم لەم وڵاتەدا و بە خەڵکی خۆشمانم گوتووە لەگەڵ هەر کەدا دەنیشن ئەگەر پەرلەمانتارمان هەن وەزیرمان هەن خەڵکمان هەیە کاکە تۆ لەگەڵ هەر کەسێکدا دەنیشی هەر کەسێک ڕاوێژیت پێ دەکا چی بۆ خۆت پێ چاکە ئەوەی پێ بڵێ بە بەرامبەرەکەت با قازانج بکە بیجێڕنەوە لە هەڵەو کەم و کوڕی بۆچی چونکە
ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام الدين النصيحة. لا زۆر کەس وا دەزانێت دین لێرە معنای ئیسلامە. نا، دین یعنی تەدەیون، دینداری بریتێ لە دڵسۆزی. ئەمجا زۆر کەس وشەی نەسیحەتیش بە ئامۆژگاری دەزانێت. وا دەزانێت نەسیحەت یعنی ئامۆژگاری. ئێمە لە کوردیدا وشەی نەسیحەت بە معنای ئامۆژگاری بەکاردێنی، بەڵام لە فەرمایشتەکەدا معنای ئامۆژگاری نییە. چونکە تۆ هەر تەماشا فەرمایشتەکە بکەی دەزانی. الدين النصيحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم بو بينش لا أو نصيحة دبي أراسي بينش لا بكري خوا نصيحة بو خوا بو كتابي خوا بو بيغمبري خوا بو حكم راناني مسلمانان وبو خلق بقشتي إذا أمجاري خوا أمجاري قرآن شلون ذكري أمجاري بيغمبر رسول شلون ذكري نا كواتد دە عند الصوزي بەتەنگەوە بوون بە خەمەوە بوون بە پەرەشەوە بوون. جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دینداری مسلمانەتی لە دڵسۆزیدا کورت هەڵدێنێ خولاسە دەکاتەوە. ئیدکەواتە دەبێت دڵسۆز بین بۆ یەک. جا ئەو کەسە با لە دینیشدا لە ئیدۆلۆژی فکرشدا لەگەڵ تێک نەکاتەوە. مادام کە کارێکی پێسپیر درراوە تۆ دەبێت بۆی دڵسۆز بی ئەو کاری چاک بکە. ئەگەر ئەو کارەکەی باش بکە بۆ خەڵک باشە، بۆ خۆشی باشە، بۆ خەڵک و جەماوەرەکەش باشە. ئەگەر کارەکە خراپ بکە بۆ خۆشی خراپە کە تۆ دەبێت پێ ناخۆش و خەڵک زەرەر بکە و بۆ خەڵک و جەماوەرەکەش خراپە. تۆش لەنێو خەڵک و جەماوەرەکەدا زەرەر دەکەی. ڕاستە. مامۆستا کاتێک ئێوە ئۆپۆزسیۆن بوون من بیرمە جەنابەت هەموو جارێک ئەوت ناکرێت هێڵێکی ڕاست و چەپی سوور بێنین بەسەر هیچ لایەنێک و هیچ کەسێکا دەبێت بەشە چاکەکانی بوترێ چاک بە خراپەکانی بوترێ خراپ. زۆر جار ینی ڕوبەڕوو ڕەخنە ئەبوونەوە ئەوترا سیاسەت وا ناکرێ ئەبێ ئۆپۆزسیۆن لە بۆسەیە بێ بۆ شکستەکانی دەسەڵات بووی دوای بتوانێت بەم شکستانە قەرەبووی خۆی بێ بکات و خۆی بگەێنێتە دەسەڵات. بەڵێ من نەکەرەوەندا من ئەو کاتە مشتۆم مڕم بوو لەگەڵ هێندی خەڵکی خۆشمان لە ئاستی قیادەش دەیانگوتەوە غەڵەتە، بەڵکو دەبێت تۆ ئۆپۆزیسیۆن هەمیشە هەر ڕەخنە بگرێ و نابێت قەت بە چاکەی دەسەڵات بڵێ چاکە. دەبێت چاکەکانیشی هەر بە خراپە ببینێ و ڕاست نییە. من پێم وایە ئەوانە لە ژێر کاریگەری سیاسەتی میکیاڤێلیدان کاکەدانە. بۆ من ئاەت دێنم تا قورئان لەوێ بێ کەسی دیکە مەجالی قسەی نییە مادەم خۆی بە موسڵمان بزانێ. خوا چی دەفەرمێ؟ وإذا قلتم فاعدلوا ئەگەر قسەتان کرد دادگەرانە قسە بکەن یەک ولو كان ذا قربى يعني تو ئەو قسە دادگەرانەیە با بە زیانی کەس ئەو کەسەش بێ کە خزمیشت بێ نزیکت بێ ڕەفیقت بێ خزمت بێ دەبێت هەر قسەی دادگەرانە بکەی با زەرەرێکی بێ. ئەوە یەک. ئەدی بەباری ئەگەر کەسێ دوژمن بێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا هەڵسانتان لە کەسانێک باواتان لێ نەکە نادادگەر بن اعدلوا هو أقرب للتقوى دادگەر بن لەگەڵ ناحەزانیشتاندا. دەتوانێت چاکە کار نەبی بەڵام هەر دەبێت دادگەر بی. ئەمجا خوا سبحانه وتعالى هیچ قەیدێکی نەخستۆ سەر عەدل. إن الله يأمر بالعدل. خوا فەرمان دەکا بە عەدل و بەنسبەت پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێ وأمرت لأعدل بينكم فەرمانم پێکراوە لە نێوتاندا دادگەر بم. ڕووی دواندن لە کافرەکان بووە کەواتە دادگەری عەدل لە ئیسلامدا نیسبیەتی تێدا نییە بڵێ بەنسبەت فڵان کەسەوە دادگەر بەڵام بەنسبەت فڵان کەسەوە خەیناکە. ئەمجا ئەو خەڵکە زۆری لە مهمە و ئەرکی ئۆپۆزیسیۆن بوون حاڵی نەبووە. خۆ ئۆپۆزیسیۆن لە ئەسڵدا دژی دەسەڵات نییە. چێبەرچێ لەگەڵ دەسەڵاتدا دەکا ئەگەر نادڵسۆزیەتی یعنی دەوڵەت چۆن دەیەوێ وڵات بەڕێوە بەرێ ئۆپۆزیسیۆنیش دەبێ بێوێ ئەو دەوڵەتە گە هەڵەی کرد ڕاستی کاتەوە چاکە بکە ئەو دەوڵەتە تاکو خەڵک خزمەتی پێ بکرێت و قازانج بکە. جا ئیمە نە دەوڵەت لە ڕووی حکوومەت و دەوڵەتداریەکۆ لێ حاڵی بووبوون و نە ئۆپۆزیسیۆن. حکوومەت دوای تەماشای ئۆپۆزیسیۆن دەکەێت کەەوە دوژمنیەتی دەبێت زەعیفی کا و جێی ببڕێ و ناڕەحەتی بکە. ئۆپۆزیسیۆن دوای تەماشای حکوومەت دەکە کە بیر ڕوخێ و ناشیرنی بکە و ناڕێکی بکە. هەردووشی غەڵەتە. ئێمە وەکو گوتم ئەوە هەمووی کەوتنە ژێر کاریگەری کللتور و فەرهەنگی ڕۆژ ئاوایە بەبارە سەقەتەکەیدا. جاخۆ خەڵکی ڕۆژ ئاوا شتی باشیشیان زۆر ئێمە لیان وەربگرین بە سوبحان الله میلەتانی دواکەوتو کۆمەلگا دواکەوتەکان هەمیشە بە دۆشتە خراپەکان دەکەون. بەڵام بەس مامۆستا ئەگەر دەسەڵاتداران و هەمیشە بە دوای خاڵە ڕەشەکان دەکەون وەکو مێشە ڕەشە لە زیاتی شتە باشەکانیان لێ وەربگرن. ئەی بۆ ئەوە وەرناگرن لە ڕۆژ ئاوا سادەی بەرپرسان ئەم دەسا و دەستی دەسەڵات ئەنجا مەسەلەن خاچی بوونیان دڵسۆزیان بۆ خەڵک ئەمجا کەس خەڵک ناڕزایی دەردەبەر خۆ پێشاندان دەکا ئەو وەزیرە
ئەوە چاو بە خۆی دادەجێڕێتەوە بەڵکو جاری حکوومەت هەڵدەوەشێتەوە ئەو شتانیان بۆ لێ وەرناگرن بۆ دێن ئەوەی لێ وەردەگرن کە لە هەڵەو کەم و کوڕیەکانی ڕۆژ ئاوایە کە قەزیەی سیاست بڵین ئەخلاقیشی تێدا نەبێ قیەمیشی تێدا نەبێ ئەمجا گە پشتیەک دیش بشتێنن هەرچەندە لەوێ کەمتر و ئاواش بکەن من لەوێ نەمبینیوە ئۆپۆزیسیۆن حکوومەت وە سەنگەر لە یەکتر بگرن بەڵام فەرزان ئەگەر شتێکی واشیان هەبێ زان بەشتە خراپەکانی بۆ لێ وەربگرن لە حاڵەدا کە پێچەوانەی ئاەتی قورئان بەڵە بەس مامۆستا ئەساگەر بینەرێک بیسەرێک گوێی لەم قسانی جەنابت بێ ئەڵێ جا ئەگەر وا بێ هەر کاتێک حیزبی ئەلیف و با کارە چاکەکانیان کرد و کارە خراپەکان لەلایەن حیزبی جیم و دال وها ئەو بۆیان ڕاستکرایەوە مانە وجودێک نامێنە بۆ ئەو حیزبانی تر و هەتا ئەمان هەل لەسەرەوە بن و ئەمان بەرەو پوکانەوە ئەچن تۆ وەڵامی ئەمە چۆنێتەوە وەڵام من وای وەڵام دەدەم جا خوا دەکا ئەو حیزبە کە ئەلیف و با هەرچی هەیە خوا دەکا شتی باش دەکەن جا بارەوان حکم ڕام جا خۆستا لە ئەمریکاوە حیزبی کۆماری و حیزبی دیموکراسی وانی هەر جارێکێکیان حکم ڕانی دەکات دیارە خەڵکی ئەمریکا وای پێشاک و حیزبی دیکەش هەن وانە جا ئەگەر ئەوانەی ئێمەش توانیان وابن بەڵام توانیان وابن لە ڕێی قەنەعەت پێهێنانی خەڵک نەک لە ڕێی تەزویر و فرتوفێڵ نەک لە ڕێی کڕینی وەلائی خەڵک نەک لە ڕێی تەخشان و پەخشانی ئیمتیازاتی مادی و معنەوی ئەگەر توانیان قەنەعەت بە خەڵک بێنن وەڵا خۆ دەستیان خۆش بێ دەناخۆ لەوێ لە ئەوروپا چ لە ئەمریکا چ لە وڵاتانی ئەوروپا وەکو من گوتم بە زۆری وایە کە ئۆپۆزیسیۆن چاوێکە بەسەر حکوومەتەوە بەسەر دەسەڵاتەوە نەک بۆ ناشیرینکردنی پەکخستنی و ڕێلێگرتنی بەڵکو بۆ ڕاستکردنەوەی چاکردنی و عەقڵ و مەنتیقیش هەرەوە دەخوازی و ئاەتەکانیش هەر ئەوە دەگەین و فەرمایشتەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام خۆ ئێمە دەبێ نەهی لە مونکەر بکەین نەک خۆ نابێگە مەعروفیشی کردن نەهی لێ بکەین لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر جا خۆ گەر کابرا شاکەی کرد دەبێ أن نقول للمحسن أحسنت وللمسيء أسأت وانيا بس شاككار بين شاكت كر بخرابك أو خرابت كر خطونا كر بس شاككار أو خرابت كر مامۆستا جەنابتان هەر لە سەردەمی لاوێتیەوە وەگەوەی جەناب هەموو جارێگە فەرمی تەنانەت ڕیشی ڕشتان لە کاری سیاسی و ئیسلامیە سپی کردووە بەو تەجربەی ژیانی خۆت بەڕاست سیاسیەکانی ئێمە بەگشتی باسەکەم وەلایەنە سیاسیەکانی ئێمە بە گرێوگۆڵی دەرونی و بەڕابردووە مامەڵە لەگەڵ یەکتریاکەن یان نەخێر بە پێچەوانەوە لە واقع ئاژین بە زۆری وان بینیوە بە گرێوگۆڵی دەرونی و بە زۆری وان بینیوە لە مێژوودا دەژین بەداخەوە و وەکو گوتم هۆکاری ئەوەش پێما زیاتر دەگەڕێتەوە بۆ کە ئەوانە هەوێنی ئیمان و تەقوا و ئەخلاقی ئیسلامی و عیبادەت و بۆ خاسوڵحانیان ئاوێتە نەکردو بە کارە سیاسیەکەیانەوە بۆیە وەکو ڕۆژ ئاواش نین وەکو ڕۆژ ئاواش نین کە لەوێ سیستەمێکی حکومڕانی ڕەشید هەبێ و دامەزراوەکان هەبن و یاسا سەروەری هەبێ و کولتورێکی ڕیشەدا کوتراوی قوڵ هەبێ لەنێو کۆمەلگادا کە کۆمەلگا دەزانێت حکومڕان لەکوێ لادا و لەکوێ لا نادا لەکوێ ڕاست دڕاو لەکوێ چەوت دەڕوە ڕاستی دەکەنەوە قبوڵ ناکەن نە ئەو کولتورە هەیە و نە ئەو کارە سیستماتیکە هەیە و نە ئەو دامەزراوانە هەو نە ئەو یاسا سەروەری هەیە و لەو لاشەو ئەو هەوێنە دینی و ئیمانی و ئەخلاقی و ڕوحانیەتش نییە لە کارە سیاسەکەدا بۆیە شەیطان و نەفس و بەرژەوەندی گشتی و بنەماڵەی و بەرژەوەندی عەشیرەت و خزم و دەور و بەر و حیزب و خزم و ئەوانە هەمووی هەیمەنەی هەیە بەسەر ئەدای سیاسی زۆر لە سیاسەکاندا و سەرنجام ئەوەی لێ دەکەوێتەوە کە دەیبینین چۆنە کە بەداخەوە هەم بۆ خۆیان یعنی خۆ ئینسان چەند جار دەژێت کاکدان یەک جار دەژێت لەم سەرزەویە تۆ کەسێک دەکرێت بە بەرپرسی شتێک یا هەر پۆستێکی هەیە لەوانێت ئەوە دەرفەتی ژیانی بێت جا بەداخەوە کە بە شێوەیەکی ناشیرین ئەو دەرفەتە دەگوزەرێنێ و کەس دوعای خێری بۆ ناکا فەرزەن ئەوە هیچ کەسیش نەیتوانی شتەکەی لێ بستێنێتەوە هەروە ڕۆیشت چ تامێکی هەیە چ لەزەتێکی هەیە کە تۆ پۆست و مەقامێکت هەیە بەڵام نەتوانی خوای پێ لە خۆڕازەکەی و خەڵک پێ لە خۆڕازەکەی و دەرونی خۆت مرتاحکەی کە تۆ کوڕکچەکانی خۆت وەکوی خەڵک تەماشانەکەی و خزمەکانی خۆت وەکوی خەڵک تەماشانەکەی و هەژار و نەدارە بێدەرەتانەکان وەکو ئەوانی کە تەماشانەکەی و هێندێک خەڵک لەژێر هەیمەنە و دەسەڵاتی و ببنە حوت ببنێ ملیاردلێر و خەڵکەکەی دیکەش ئەوە حاڵی ئاواش پرس بێ ئەوە چی تێدا یعنی من پێم وایە ئەگەر فەرزەن هەروە بشێتە سەری ئەم دنیا بەو شێوەیە خۆ زۆر لە سەرروکی وڵاتانمان بینیوە بە دیکتاتۆری بە زوڵم مستەم و ئەوە دەیبەنە سەر تا ژیان ئەمانەتەکەیان تەواو دەبێت بەڵام جا
فایدەیەکی لە مێژوودا چۆن تۆمار دەکەوت بۆ لای خوات وەڵامی زۆر باشە مامۆستا ئەگەر ڕەوشت و ئاکارە بەرزەکان وەکو دڵسۆزی و ڕازگۆیی و بێگرێگۆڵی و دادپەروی ئەمانە بۆ تاکێکی ئاسایی لە کۆمەلگایە ضرور بێ تا چەند بۆ سیاسیەکان بۆ بڕیار بەدەستەکان بۆ کار بەدەستەکان ئەم ڕەوشت و ئاکارە بەرزانە نەک ضرورە بەڵکو لەسەر و ضرورەوەیە وەکو باسم کرد کاک دانا ئێستا مرۆڤێکی سادە هەڵەیەک دەکا هەر خۆی باجەخەی دەدا گوناحێک دەکا خۆی زەرەی لێ دەکا بەڵام حکومڕانێک هەڵەیەک دەکا خەڵکێک لەگەڵیدا باجەکە دەدا یعنی دوور نەڕۆین بە نمونە مێژووی تازی خۆمان بێن و سەدام حوسێن کە شەڕی کوێتی کرد شەڕی ئێرانی کرد کە بەرامبەر بە هەم پێکاتەکانی عراق بە تایبەتی کورد ئەو هەموو قەتڵ عام و جینۆسایدەی کرد ئەو بڕیارانی کە سەدام دەیدا چێ باجەکەی لەگەڵ دەدا خەڵکی هەموو عراق وابوو کاتی خۆی مەسەن شای ئێران یا مەس هەموو ئەوانەی کە بە زوڵم مستەم معمەر قەدافی کە بەو شێوە حکومڕانی کرد چێ باجەکەی لەگەڵدا هەر خۆی و ناوی چ بوو سەیف الئیسلامی کوڕی وە کوڕەکانی دیکەی یان هەموو خەڵکی لیبیە ئەوە تا ئێستاش لەگەڵدا بێ هەر باش دەدەن کەواتە ئەگەر بەها بەرزەکان و ئەگەر لایەنی معنەوی ڕوحی بۆ مرۆڤێکی سادە پێویست بۆ هاوڵاتێکی سادە بە تەکید بۆ کەسێک کە شارەنووسی خەڵک و وڵاتێکی لەبەردەستە زۆر زیاتر پێویستە چونکە ئەگەر چاکە بکە خەڵکی زۆر لەو چاکەی ئەو بەهرەمەند دەبن ئەگەر ڕاست بڕوا و ڕێک بێ وەگەر بە پێچەوانە شۆبی خەڵکێکی زۆر ئەو باژەی لەگەڵ دەدەن وە لێ زەرەی لێ دەکەن کەواتە وەکو گوتراوە ئیدا هەلەکە عالم هەلەکە عالم ئەگەر عالیمێک فەوتە عالەمێک دەفەوتێ لە دیارە بۆ حکومڕانەنیش بە تاکید هەروایە زۆر باشە بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی ئەم ئەڵقەی ئێمەدایەوە زۆر سوپاس دەکەین زۆر سوپاس بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا ئەڵقەیەکی نوێ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ